شەیطانیش لەولاوە بوەستێ کە چۆن هەوڵ ئەدا دڵی ئینسانی ئیماندار لە خۆشییان نەبێت. یەکێک لەو شتانەی کە شەیطان زۆر ئیشی لەسەرەکە ئەوەیە دڵی تۆ لە فەڕەحان نەبێت. دیقەت بدەن، تەمەەن ئەم ئیسلامە زۆر عەزیمە، هەموو یاسایە. ئەفەرمێ با دوو ئیماندار پێکەوە چرپەچرپ نەکەن، ئاگایان لێبێ، چونکە شەیطان لێرە زەفەرە هێنە بە کەسی سێهەم. ئەفەرمێ ئینەمە النەجوى من الشەیطان بۆ ليحزن الذين آمنوا. شەیطان ئەوێ حوزن، خەفەت، غەم تووشی کەسی مسلمان کە بەهۆی چرپەی دوو کەسەوە، ئیتر حساب کە ئەبێن بەڵام مصیبەتەکانی تر چەندێک بن و چەندێک گەورە بن، بەڵام چارەسەریشی هەر لەم ئاەتە دانا وەلەیسە بضارهم شيئا إلا بإذن الله. إلا بإذن خوا نەبێ شەیطان ناتوانێت هیچ زەفەرێ بێنە و ئەم غەم و خەفەتانە لە دڵا ڕاگیرکە. دەی کەوابوو وعلى الله فليتوكل المؤمنون. با ئیمانداران پشتی تەواو بەخوا بەسن بۆی ئەو حوزنە لە دڵیان دەرچێت. وعلماء فەرموون یەکێک لەوانەیە کە حوزنی شەیطانی لە دڵی ئینسانە دەرئەچێ بەهۆیەوە بریتێ لە تەوەکل. طبعا تەوەکل ثەمەرەی تەوحیدە. ئینسان عەقیدەی زۆر باش دامەزرا، پشتیشی بەخوا زۆر قایمە بێ. عەقیدەی خەلەلی تیا بوو بەروبیمەکە نادا بەدەستەوە، وەکو وایە دارەکە نوقسانێکی هەبێ. ئەگەر کەسێ تەوەکولی نەبوو حتمەن کێشەی لە گرفتی هەیە لە تەوحیدە، لە عەقیدەیە.